بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی سەربڕخانەکان شێوازی کارەکان یان شێوازی پشکنینەکانیان و ئاگاداریانی پارێزگاکان دەریەکەن بۆ وڵاتیان کە نابێت لە ماڵەکانیاندا ئاژەڵ سەر بڕن بەلا ترسی بڵاوبوونەوەی تای خوێنبەر بوون لە ستۆدیۆمیانداری بەڕێز هەڵمەت هەمزە بەڕێوەبەری سەربڕخانەی هاوچەرخیەوە لێرمان کردووە. بەڕێز هەڵمەت هەمزە بەخێر بێت. بەڕێز هەڵمەت هەمزە چۆن بزانرێت ئاژەڵێک نەخۆشە کە کاتێک سرە بڕێت؟ بێگومان هەندێکی بە ساغی کاتێک زیندووە هیچ نەخۆشێکی پێوە دیارنێ، دواتریش ڕەنگە هاوڵاتی ئاسایی نەتوانێت تەشخیصی بکە. ئێوە چۆن تەشخیصیەکە نەزانن نەخۆشە؟ ئەگەر باس لە نەخۆشی تای خوێنبەر بوون بێ نە ئاژەڵەکە هیچ نیشانەیەکی پێوە دیارە نەگۆشتەکەش بەپێی قسەی پزیشکانی ڤێتەرنەری من پزیشک نیم، بەڵام بەپێی ئەو ڕیسێرچێکە خۆم کردومە و لە پزیشکانی ڤێتەرنەری زانیومە بە هیچ شێوەیەک هیچ نیشانەیەک نە بە ئاژەڵەکە و نە بە گۆشتەکەەوە دیار نییە. تەنها ئەوەی ئاژەڵی گەنەدار ئەوەی کە گەنەی پێوە بێ پێویستە بە زووتری کات ڕەفز بکرێتەوە چارەسەری پزیشکی ڤێتەرنەری وەرەکە لەسەر گۆشتەکەیان لەسەر حیوان نەخێر لەسەر لاشەی ئاژەڵەکەی دەبێت لە هەندێک شوێنی دیاریکرا و بنگوێ و بن کلچی و دەوروبەری قاچەکانی زۆر زارگەنەکان لەو شوێنانە مەوجودن. ئێمە بۆ مەبەستە بەڕاستی پشکنینی وردی پێش سەربڕین و دوای سەربڕینمان هەیە بۆ هەر ئاژەڵێک، هەر لە ڕۆژانی ئاسایی و جەژن و نەخۆشی هەبێیان نەبێ. جاری ڕەشاندن بەشێکە لە سیستەمی کارکردنی ئێمە بۆ مادەکانی ڤێرکۆنێس و دەلتامەترین هەندێک جاریش سایپرمەترینش بەکاردێتن بۆ دەرەوەی خۆڵەکانی کوشتنەوە چونکە مەترسیدارە. بەشێکە لە سیستەمی کارکردن ڕەشاندن. ئێمە بەردەوامین بۆی لە پاشماوەی ئاژەڵەکەی ئەگەر خوانە خواستە هەڵگری ئەو نەخۆشیش بکە لە ڕێی خوێنەوە دەگوازرێتەوە ئەو شوێنانە پاک بکەینەوە بۆ یوتوانین جارێکی تر ئەو ئاژەڵانی کە هەڵگری نەخۆشینین بپارێزین. ڕکاری ڕەشاندن بەردەوامە و پزیشکانی ڤێتەرنەری لە هەر چوار ڕۆژی جەژنی قوربان و پێشووتریش لە بەر لە جەژن و دوای جەژنی شەر بەردەوام لە کاری پشکنین لە پێش سەربڕین بۆ دڵنیابوون و لە تەندروستی ئاژەڵەکە، لە دوای سەربڕنیش بۆ دڵنیابوون و لە تەندروستی گۆشتەکە بەڕاستی. باشە چەند تیم هەنا؟ ئایا ئەف تیمە دێ پێڕاگەهەن و کۆنتڕۆڵە وازعی بکەن و هەر جەهەکێ پرۆسە تێداهاتە جێبەجێکردن پاشماوە بۆ ئەوەیەکی تەندروستڕاکەن ڕەشاندن چێبیتن؟ بەنسبەت ناو کوشتارگەی بڵێ تیممان تەواوە بە زیادەوە، هەم لە پزیشکانی ڤێتەرنەری هەم لە کارمەندانی پاککەرەوە پڕژاندن و تاقیمکردن. بەڵام بەداخەوە لە دەرەوەی کوشتارگەکان ڕەنگەوەکو پێویست نەبێتن، هەرچەندە بەڕێوەبەراتی ڤێتەرنەری هەولێر و بەڕێز پارێزگاری هەولێر زۆر بە جددی لەسەر خەتەن ڕەشاندن بۆ ئەو شوێنانەش دەکرێت کە کڕین و فرۆشتنی ئاژەڵی تێدا ئەنجام دەدرێت بۆ نمونە مەیدانیان ئەو شوێنانی کە لە دەرەوەی کوشتارگە و مەیدانی ئاژەڵانن بۆ نمونە حەقلەکان بەردەوام ڕەشاندنی تێدا دەکرێت. تیمە گەڕۆک نینە، تیمی گەڕۆکمان نیە تەنها لە کوشتارگەکان. کێشەکە چیە لە تیمی گەڕۆک؟ گریمان تۆ تیمی گەڕۆکی شدانە ئەو نەخۆشی لەگەڵ پاشماوەی خوێن و ناوسکی ئاژەڵەکە جارێکی تر لە ڕێی حاویەکانیان تێکرد بە مەجرای ئاوی ماڵان دەبێتن دیسان ختوورە دروست دەکاتن، درەنگ فلتەرێشن دەبێت تا دەگاتە ئەو شوێنی کە فلتەرێشن دەبێت ڕەنگە چەندین مەترسی دروست بکاتن. بۆیە بە هەموو شێوازێک لە دەرەوەی کوشتارگاکان تەعاملێکی باش لەگەڵ پاشماوەی ئاژەڵەکە ناگرێتن. ئێمە ئەو پاشماوەی ئاژەڵ سێ بەشە دابەشی دەکەن بۆ سێ بەش، هەر بەشێک و بە شێوازی جیا تەعاملی لەگەر دەکرێت تا ئەو کاتی کە نەخۆشی شی هەر نەخۆشێکی لێ بکەن نەک تای خوێنبەر بوون لە 1200 پلەی سیلیزی لە سوتێنەرد مەفرۆزە بسووتێنرێ ئەو گۆشتەیان ئەو جەرگ و سپلەکە ئەوە بووە کە بەکار نایە بۆ خواردن، ناشێ بۆ خواردن، تەندروست نییە، پێویستە لە ناو برێت لەو پلە سیلیزی بۆ بە پاودەر تەسیری. بەڵێ ڕۆژانە چەند لە ناو دەبن بە تایبەت لە بوو جەژن؟ ڕۆژانە بە گوێرەی عەدەدەکان ئەو ڕۆژانی ئاسایی جەژنەم لێ دیار نیە، بەڵام تەنها ئەگەر ئاماری پارساڵتان پێ برێم تەنەکو 562 کیلۆ لە ناو بردرا لەو چوار ڕۆژەی جەژن. ئەگەر حسابی جەژنی ساڵی پار، بەڵێ جەژنی ساڵی پار کە ئەو نەخۆشە بەو شێوازەی بەربڵاویش نەبوو تەنەکو 562 کیلۆ حسابی بکە چەند کەس لێی دەخوا، چەند کەس لێی دەخوا ئەگەر لە دەرەوەی کوشتارگاکان بێ. بۆیە گرنگە بەڕاستی چۆنێتی تەعاملکردن لەگەڵ پاشماوەی ئەو ئاژەڵی دوای سەربڕنی ئاژەڵەکان لە ماڵەکان چۆن دەکرێت، ئایا شوێنەکە بەچی پاک دەکرێتەوە، بەچی تاقیم دەکرێت دواتر. ئەوە جگە لەوەی کە چەندین ماڵ مەسەلەن منداڵی بچووکی هەیە لایەنە سایکۆلۆژیەکە هەر فەرامۆش کراوە لە کاتی سەربڕینی ئاژەڵەکە.
یعنی بابەتەکان زۆر و فرێڕەهەندن بەڕاستی ڕەنگە پێڕانەگەین هەمووی باز بکەین تای خوێنبەربوون پێماوێ بە پێەوەی کە هەیە پەتایەکی جیهانیان لە هەموو شوێنێک ڕەنگە بڵاو بێتەوە بەڵام لە وڵاتانی دراوسێمە ڕەنگە وەکو تورکیا سووریا زۆر باس ناکرێت زۆر گرنگی پێ نادرێت لە عێراق هەندێک جار دەوتری ئامارەکانە شادرێنەوە لە کوردستان لە پێناو هاوڵاتیان و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان ئەوەندە باسەکرێ و گرنگی پێدرێ یانەوە تا لێرە زیاترە لە چاو شوێنێکی تر نەخێر بەو شێوازە نیە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی زۆر مەبەستی پێشگیری بکە بەر لەوەی وەکو زیقار و محافەزاتی جنوب و وەسەتی لێبێەوە ئیلا لە شارە زۆر گەرمەکان چونکە ئەو ڤایرۆسە بەڕاستی لە کەش و هەوای گەرم زیاتر تەشە نەدەستێنی پێم وایە حکوومەت دەیەوێت پێشگیری لەو بابەتە بکە بەڕاستی پێش ئەوەی لە دەست دەربچێتن بۆیە ئەوەندە باز دەکات لە ڕێی مانیۆڵ و لە ڕێی ئاگادارکردن و هۆشیارکردنەوەی خەڵک دەوێت پێشگیری لە بابەتەکە بکەوە ئیلا لە هەموو شوێنێکی دنیا هەیە ئەسڵەن لەوانەیە لە عێراق بە پێی ڕیسێرچی خۆم ساڵی پاش شەستەکان پیا بووە لە ساڵی لە سەرەتای شەستەوە تا هەفتاکان پیا بووە پێشووتر لە عێراق وجودی نەبوو هەرچەندە لە زۆر شوێنی دیکە وجودی هەبە بەڵام لە عێراق زۆر تاخیر پیا بووە بەڵام مانای ئەوە نییە کە لە شوێنێک باس ناکرێتن لە شوێنێک باز ناکرێت نییە نا لە هەموو شوێنێکی دنیا هەیە و ئەسڵەن هەرێمی کوردستان بەراورد ئەسڵەن ناکرێت بە عێراق بە شوێنێکی دیکە لە چاو ڕێژەی کە 11 حالت پشت ڕاست کرایتەوە 20 نردراوە بۆ پشکنین 11 حالت پشت ڕاست کراوەتەوە 5 کەسی ژیانی لە دەستاوە بەداخەوە یعنی ئەگەر بەراوردی بکەی بە محافەزەی زیقار و مەسەلەن ئەم حافەزانی جنوب ڕێژەکە زۆر کەمترەوە جێگای خۆشحاڵیە باشە مامۆستا حەمزە هەڵمەت ببوورە سبەهی جۆژنە قوربانەیە یەکەم ڕۆژە خەڵک دیگەلک قوربانیە سەرژێکەن و عادەتەکە دناف کوردادا جیران بۆ جیرانی دەبێت بۆ هەژاران بێت یعنی دەپێ باشە و ئەف گۆشتی خێرە بهێتە وەرگرتن ئەگەر بهێتە وەرگرتن مەسەلەن بوونمونە بوتە بهێت تو دەوەرگری تووەرگری دێ چاو وەرگری دێ چاو سەرە دەریە گەلکای بتایبەتی ئەگەر هاتو ئەف پازی هەنێت نافکۆلانە دەهات بیتە سەر بڕی بە تاکید وێری دەگرم چۆن گۆشت چۆن ڕەت دەکرێتەوە تاوان نیمان خەن شتەکە بە ینی وازەح بیتن لە لای خەڵک تەواو نەخۆشەکە مەترسیدارە ئەگەر بزانی ئاژەڵەکە هەڵگرێت جارێ ئەوی لە ماڵان دەکرێت نازاندرێ هەڵگرێت چۆنێتی تەعاملکردن پاشەوەی گۆشتەکەت وەرگرت بەڕاستی باشتر لە کوشتارگەکان بێ بە تاکید لەناو کوچە و کۆڵانەکانە تو هیچ لێ دیارین و پشکنینی بۆ نەکراوە جارێ هەر گۆشتێک لە جەژنی قوربان وەربژیریان لە وەختی دیکە یان ئەتو لە دوکانێکی قەسابیان لە مۆڵەگیان لە مارکێتێکی دەیکڕی ئەو نەخۆشە بە پێی پزیشکانی ڤێتێرنەری دەست یان شوێنی بەرکەوتوو بە گۆشتەکە پێویستە برین هەبێ لە ڕێی برینەوە بگوازرێتەوە بۆ تەعاملکردن لەگەر هەر گۆشتێک هەر نەک لەبەر ئەو نەخۆشش پێویستە دەست چێشت لە دەست کە دەست چێشت لە دەست کرد دواتر یان لە مزەمیلەکان هەڵی دەگری یان بەکاری دێنی بە هەردوو لای لە ناو دەچیتن هەم بە کوڵاندن هەم بە لەسەر و هەفتا پێما بێ لە ناوچێت بەڵێ هەم بە کوڵاندن هەم بە دانان لە ناو فرێزەری ماڵەکان بە تاکید لە ناو دەچیتن ئەو نەخۆشیێت لەبەرەوەی پێویست بە ترس و دڵە ڕاوشێ ناکە بەو شێوەیە خەڵک گۆشت نەخوایان خەڵک قوربانی نەکات باشە ئەوانەی لە ماڵی قوربانی دەکەن ناتوانێت کۆنتترۆلی هەر هەمووی بکە ئەوە شتێکی ڕاستیە چی لە پاشماوەکە بکرێ تا ئەوەی زەرە ڕۆزیان نەگەنی تا خۆ دەوروبەرێ بابەتە جەوهریەکە ئەوەیە ڕێگەم دە لە بۆ ڕۆم بکەمەوە طبعاً ئەتو لە ماڵێ دەیکەی چەندین مشکلە دروست دەکەی یەک پشکنین بە هیچ شێوەیەک شەردی بۆ ئەو نەخۆشی تر هەیە کە دەبینرێ پشکنین بۆ ئاژەڵەکە نەکردووە لە ڕۆ پزیشکەکەیەوە فڕێدانی پاشماوەکەی بە شێوازێکی تەندروست ئەو تعاملی لەگەڵ ناکەی گەرمە دەبێت هۆی بڵاوبوون و مێش مەگەز و بۆنەشی ناخۆش چیلۆ گۆشتەشی دێ زیرانەکە باید ئەوەندەی ئیزعاجی دەکەی وانە جگەلەوەی سیمایەکی ناشارستانی و ناڕێک دنیایەک سائح گەشتیارت دێ لە دەرەوە ئەو دیمەنانە ببینیتن لە کوچە و گۆڵان و سەر ڕێگا و شەقام سەرچەکە ڕێز هەڵمەت وەکتوانی پرسیار بە کورتی شۆڵان بیتەوە سپاس دەکەم پلانی کارکردن و شێوازی کارکردنتانەوە لە سەربڕخانە لە کێوە بۆ کێیە و نرخی سەربڕین چەندە بۆی هاوڵاتی نەڵێ من گران ئامادەنیمەوە پارێش بم بە سەربڕخانە ڕۆژانی ئاسایی لە کاتژمێر چاری بەیانیەوە بۆ دوای نیوەڕۆ کار دەکەین بەڵام لە ئێستادا لەبەر بتوانین زۆرترین ڕێژەی سەربڕین وەربگرین لە چاری بەیانی بۆ 6 ئێوارەوە تا چاردە کاتژمێر کار دەکەین بۆ بتوانین زۆرترین
ڕێژەی قوربانیکردن وەرگری دەمینێتەوە نرخەکان جارێ ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پسولەی فەرمیمان هەیە تەنها 8,000 لەسەر ڕەشەوڵاخ وەردەگیرێ زائیدەن 2500 دنیا لەسەر مەڕ و بزن وەردەژێ بەڵام ئەوەی کە ئەو برا قەسابەکان کە هەردەستن بەسەر بڕین و پارچەکردن بڕەکەی لە بۆ گەورەی لە نێوان 6 بۆ 7,000 لە بچوشیش 20 لە بۆ 25,000 کە دڵنیاتان دەکەم و دوو بەرامبەری ئەو برا قەسابەکان لە دەرەوە وەریەگرن لەوێ بە خاوێنکراویشە دێتەوە دەست بەتاکید بەتاکید بەڵێز هەڵمەت هەمزە بەڕێبەری سەربڕخانەی هاوچەرخی و لێر لە ستۆدیۆ ئامادەبی سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان بەخێرات خێرات سپاس بۆ باش